ئەمڕۆ وەکو یەکەم دانیشتنی دادگایکردنی کەیسی سێوە قادر بڕێوە چوو کاتێکی زۆر محکەمە بە ئێمە بەخشی بە تایبەتی بە داواکارانی مافی کەسی بە تێر و تەسەلی گوێمان لێ گیراوە تاوەکو ئێستا ئێمە لەو قەنەعەتیان کە پەیامی داواکارانی مافی کەسی بە شێوەیەکی تەواو گەیشتووە بە دادگای بەڕێز هەرچەنە ماوێتی چەند دانیشتێکی تری ماوە بەڵام هەتاکو ئێستا ئێمە دادگایکردنەکە بە شێوەیەکی زۆر یاسایی ئەبینین و زۆر بەدڵمانە. دادگا کاتێکی دیاری کرد بۆ دانیشتنی داهاتوو ماوەیەکی ترە تا ئێستا دیاری نەکردووە لەوانە دەوری ئەوە دەدەقە چارێکێکی تر دیاری بکات ئەو پۆڕەکەی لەوانە 15-20 ڕۆژی تر بێت. بەڵێ دەستخۆشی لە هەمووتانەکەین بەخێر بێن زۆر سوپاستانەکەین بەڕاستی ئەو خەڵکەی کە کۆبووتەوە ئەلێرانە هەمووتان هاوخەمی ئێمن بەڕاستی من ناتوانم ئێوە لەگەڵ براکانی خۆمە لەگەڵ خوشکەکانی خۆمە جیا بکەمەوە هەمووتان وەکو خەڵکی کوردستان بەعام یعنی ئەم کەیسەتان کردووەتە هین خۆتان زۆر زۆر سوپاستانەکەین وە سوپاسی دادگاشەکەین یعنی ئێمە ئەمڕۆ لە دادگایەکەیە بەڕاستی جەنابی دادوەر بێلایەنانە وتەکانی لێوەرگرتین یعنی من ئەمە یەکەم جارە هەست دەکەم کە دادگا لەمەیە شەڵا سەروەرە بێت و هیوادارین لە جەلسەکانی داهاتوودا حاکم بە هەمان نەمەتی ئێستاوە بڕاتە پێشەوە هەمان ستایل بەکاربێنێ بۆ ئەمە تا ئێستا یعنی هەستمان کرد بەوەی کە بەڵێ فعلەن ئەو ینی یاسا سەروەرە چکە بەڕاستی گوێی بۆ گرتین بە بێلایەنانەژ ینی گوێی بۆ هەمومان گرتووە زۆر سوپاسیانەکەین سوپاسی هەموو لایەکیشتانەکەین ماندووبوونتان بەرز ئەنرخێنین زۆر زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان یاخوا بەخێر تەنها سزای شایستە بۆ ئەم کوڕە لە سێدارەدانە بەوە کەمتر بە هیچ شتێکی کە ڕازی نابین ئەمە داواکاری ئێمە ئەوەیان کۆساڵان ئەوە لە دادگا ئازاد کراوە دادگای تەمیزیش پەسەندی ئەوەی کردووە بە شێوەیەکی کاتی کەسەکەی داخراوە ئەگەر بەڵگەیەکی تازە دەرکەوێت بێگومان یاسا دەزەکاتەوە بە لێکۆڵینە لەگەڵیاندا داواتان کردو بۆ ڕوونەکە دووبارە دۆسیەویش بێتەوە جارێت داوامان نەکردووە هەتاکو چاوەڕێن بەڵگەی تازە بخێنە ڕوو ئەنجاو کە دەداواکەینەوە تاخیربوونەکەی پەیوەندی بە چەند شتێکەوە یەکێکیان لەوانە کە تەمیز بۆ لە دادگای تەمیز ماوەیەک لەوێت تاخیرە بێت یەکێکی خاڵێکی تریش لەوانە ئێمە داوای نەقڵمان کرد لە دادگای لێکۆڵینەوەی چەمچەماڵ بۆ دادگای لێکۆڵینەوەی سلێمانی ئەوەش ماوەیەکی زۆری ئەویست بۆیە ماوەیەکی ترە ئێستا دیاریەکە محکەمەی بەڕێز پەرلەمانتارێک دیمەنی سوتاندنی سێوە قادر و منداڵەکانی بڵاو کردەوە ئەمە چکاری بێ لەسەر دۆسیەکە بەڵێ ئەم بڵاوکردنەوەی تۆمارە ڤیدیۆیی داواکە چکاری گرێ بێ لەسەر دۆسیەکە هیچ تەسیرێکی نەبووە چونکە دۆسیەکە زۆر ڕون و ئاشکرایە دەسەوە دەکەین کە محکەمەی بەڕێز هەتاکو ئێستا تا ڕادێکی زۆر باش لە کەیسەکە و لە وەدەکارەکەی تێگەیشتووە من سەلام لە هەموو خزمان و ئەم مجتەمەعە و دادگا و حکومەت دەکەم کە دادگایەکی بەڕێز بانگی کردوین وتەکانیان لێیان وەرگرتوین و ئەمانەی کە ماویشە بەڕێک و پێکی ئینشەڵڵا وتەکانی لێوەرەگرێ زۆر مەمنونی دادگاین کە بەڕێک و پێکی مەجای یاوین کەوا ئێمە وتەکانی خۆمان بەڕاستی بدەین و ئەمەی دواشەوانێ ئینشەڵڵا بەڕێک و پێکی وتەکانیان لێوەرەگرێ دادگا ئەگا بە نەتیجە و ئەمەوێ ئەو کوڕە بگا بە حکمی ئیعدام تەواو بە حکمی ئیعدام گوناهەیەکێک چوار بسووتێنێ ناببمینێ نەمینێ بۆ سێوەیەتر و مناڵێکەش بسووتێ ئەوها تەشەنە بکە و کوردستان ئەوها ناشرین بێ